بانی باش هاژ بانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن بانێکی باشتان هەبێ و سڵاوی پرۆگرامی بانی 24تان لەبێ ئەم بانێش لەگەڵ هاوکارانم کۆمەڵە بەرگە و بابەتمان بۆ ئامادە کردوون ئەم کاتژمێرە بینەر و بیسەرمان بن تا بتوانین ئەو بابەتانەی کە ئامادەمان کردو چونکە پەیوەستە بە ژیانی ڕۆژانە کللتوری هوەری ئەدەبی کۆمەڵایەتی تەندروستی هەموو ئەمانە لە هەگبەی بانی 24 بۆ ئێوە تا بتوانین ڕۆژێکی خۆش دەست پێ بکەین و تەواوی ڕۆژەکەشمان بە ئارامی بمێنێتەوە. سڵاتان لەبێت و بەیانیتان باش بۆ هیواییکە لەگەڵ ئێمە دەست پێ بکەن و ڕۆژێکی پڕ لە وزەتان هەبێ. باش با ناونیشانێک لە ئەو بابەتانی کە ئەمڕۆ ئامادەیە بۆ بینەرانمان بدەین بۆی کە بینەران بزانن کە ئەمڕۆ چیمان بۆ ئامادە کردوون لە هەر بابەتێک ناونیشانێکتان پێ ئەدەین لەگەڵ چارەسەرە پزیشکیە کۆن و کلاسیکەکان لە نێوان زۆربەی گەلانی دنیا هاوشێوەن ناوکەوتنیش تەنیا لە لای کورد نییە بەڵکو لە چین و هیندستان ناوکەوتن هەیە ئەمڕۆ لە ئەم بەرنامەی کە هەمانە و ئامادەمان کردووە شارەزایەک باسی ناوکەوتنەکەت. کچێک لە پیشە زانستیە دوور دەکەوێتەوە و دەست بە کێشانی نەخش و نیگار و تابلۆ لە سەردەف و پێشانگەیەکی ژەکاتەوە. پاراستنی هاوسەنگی لە نێوان داهات و خەرجی خێزان کارێکی ئاسان نییە لەگەڵمان بنەمڕۆ ڕاوێژکارێکی ئابووری باستان بۆ کار کە چۆن ڕێخستنەوە لە بودجەی خێزانی خۆتان بکەن. باسی پیاوێکی بەتەمەنیشتان بۆکەین کە خەڵکی شاری پاوەی ڕۆژهەڵاتی کوردستانە سەرڕای لە دەستدانی چاوەکانی کاری بەرگدرویی دەکات. زۆربەی دایکان و باوکان بۆ ئەوەی کە پشوو بە خۆیان بدەن و هەروەها پشش بە مناڵەکانیان بدەن ئەوە دایبی بۆ منداڵە ساوەکانیان بەکارهێن بەڵام دەکرێت دایبی بکرێتە هۆکاری پشکنینی تەندروستی منداڵان. حاجە دەی لەسەر بابەتی یەکەممان کە باسی لێ بکەین باسی خێزانێکی کریسیانەکەین کە خێزانێکی کریسیان لە دهۆک دوای 15 ساڵ چاوەڕوانی لە جەژنە بە سکێک ماشەڵایان لەبێت 4 منداڵیان بووە حەقی ئەو 15 ساڵیان کردوێتەوە ماشەڵایان لەبێت ئیشەڵا مناڵەکان تەندروست بن و هەروەک زانیاریەکان شەڵێن منداڵەکانیش تەندروستێکی باشیان هەیە. دکتۆر سەمەدار سەلیم پزیشکی پسپۆڕی مناڵانە کە بە کوردستان 24 ڕاگەاندووە ئەو خێزانە 15 ساڵە چاوەڕێی منداڵەکەن خۆشبەختانە بەسکێک 4 منداڵیان بوو. جا سەرەتا تەندروستی منداڵەکان جێگیر نەبووە بەڵام شکر بۆخوا لەگەڵ هەوڵدانی پزیشکەکان توانراوە بە وردی چاودێری بکرێن ئێستا دۆخی تەندروستیان ئاساییە و دۆخی تەندروستیشان گەڕاوەوە باری ئاسایی. دکتۆرەکە باسیەوەشی کردووە کە دایک و باوکی مناڵەکان گەڕاونەتەوە ماڵەوە و ئێستا دۆخی تەندروستیان جێگیرە بەڵام مەبێت بەردەوام چاودێری بکرێن بۆی کە کێشیان زیاد ببێت واتە بەپێی پێویست لە کات و تەمەنی خۆیان کێشیان زیاد بێت و تەندروست بن. هەندێک جار شتێک ڕوو نادات زۆر چاوەڕوانەبی هەر ئەڵەی بۆ نابێت سیرەکەی لە کاتێکدا هەموو شتانێک کە ڕووی نەداوە ئەبێ بە یەک پاکێج و بە یەک پاکێج خی گەورە پێشکەشتیەکات جا دروستەکە ئەوە بزانین هەر شتێک هاژە کات و ساتی خۆی هەیە هیچ کاتژمێرێک لە کاتژمێری خوددا ڕێکتر نییە کاتێک کاتی بۆ شتێکدانە بێ ئەبێت یعنی ئەبێت کە نەش بێت واتە قسمەتی تۆ نەبوو. پیرۆزیان بێ بۆ هیواین کە تەندروست باش بن مناڵەکان و بتوانن ئەو منداڵەش هەر منداڵێکیان بە تەندروستێکی باش و ئەو خێزانش بتوانێت ئیدارەی ئەو منداڵانە بکات و بە باشی پەروەردەیەکی بەخەویان بکات و ئەو لە ڕووی ئابووریشەوە بتوانن کە ژیانێکی باشیان بۆ دابین بکەن. ستۆرێکی دیکەمان هەیە یاخود بڵێن چیرۆکێکی دیکەمان هەیە کە باسی گەنجێکی خاوەن پێداویستی تایبەتەکەین ئەم گەنجە دەستڕەنگینە لە شاری سلێمانیە و لە ڕێگەی کارەدەستیەکانیەوە سەرنجی خەڵکی ڕاکێشەوە. کارەدەستیەکانی نمایشەکات
دانیار تاهیر کە ئەم گەنجێ پڕوزەیە بە حماسەوە بۆ کارەکات و ئێستاش بووە خاوەن کار هەڵسوکەوتە کات ئیشەکانی خۆی ڕاپەڕێنێت و باسیەوە کات کە هەوڵات لە داهاتوو کارەکەی زۆر گەورەتریش بکات و بێتە سەرچاوی بژێوی ژیانیشی. من ئیشی دەستیەکەم نهاتووە سار و 15وانێ ئیشی دەستەکانی من ئیشی حرفابێتێک نزەکانە ئیشی مۆمە ئەڵڵایە محەممەدە گوڵدانە ئیشە دەستەکانم شتی ناوماڵشتی جوان ئەمیشەنە داهاتوو ئەمەوێت ئیشەکەم سادە گەورەتری بکەم و بتوانم داهاتێکی جوانی هەبێ و بەردەوام بم لەسەر ئیشەکەم و ئەمڕۆ تەوەرانەی کە باسی لێوە ئەکەین یەکێکە لەو بابەتانەی کە خەڵکەکە بە دوو بەشەوە هەندێک خەڵگەڵێن نە شتی وا ڕوونادات نابێ هەندێک خەڵکیشەڵەن با هەیە و بە چای خۆمان بینیمان ئەوش ناوکەوتنە هەندێک خەڵگەڵێت ناوکەم کەوتووە یەکێگەڵێ بۆچی چییە ئەمە شتێکە و لە دەست بکەوێت هەندێکیشەڵە نەخێر هەروایە ناوکەکەوێت ئەشێنرێتەوە جێگەی خۆی جام چارەسەرە کوردەواریانە لە پراکتیک و پزیشکی کلاسیک ناوکەوتن لە پزیشکی کلاسیکی وڵاتانیش هەر بوونی هەبووە ئەنی واتە بەس لە لای کورد نییە هاژە ئەو بابەتە ڕاستە خۆی وشەکەەوە هاتووە گەرنا ئێمە هەڵبەت لەگەڵ میوانی شارەزا قسەی لەسەرەکەین بەڵام ئایا دەمارە جوڵانی ماسوولکەیە دەمارەکانە گرژبوونیەتی کەواتە ئەمە بوونی هەیە بەڵام کامە ڕێگە ڕاستەکەی بۆیە پێویستمان بۆ بووکە دکتۆر ئیسماعیل موشیر شارەزا لە چارەسەری سروشتیەکان و سەرۆکی کۆمەڵەی ڕووەکناسانی کوردستانیش بۆ ورتر بۆمان باس بکات و ئەم کاتت باش بەیتەن باش بەیانی بینەرانی ئەوی باش سەلامەت بی دژی سپاس پێش هەموو شتێک بابزانین ناوکەوتن چییە بەچی ئەوترێن ناوکەوتن ناوک ئەکەوێت یان شتێک نییە بە ناوی ناوکەوتن سەرەتا تەمان ئەم وشەیە بەخوێەوە ئیشارەتمان پێ کرد دەستەواژەیەکە لە کوردەواری زۆر ناسراوە بەڵام ئەو دەستەواژەیە لەوانەیە دەستەواژەی تری زۆرە لەوانەیە لە مەفهومی دەستەواژەکەدا تێگەشی دەستەواژەکە هەڵا بێ مەسەڵەن ئێستا کە بۆ نمونە ئەگە سەیری زمانی عەرەبی دەکەی ناڵێ کەمتر دەڵێن کەوتن دەڵێن خزین لە جێچوون لە بارچوون لە بارچوونی دەمارێکە وەکو ئیشارەتی پێکرد لە شوێنی خۆی دەڕێ و ئەگەر سەیری شکین زۆر ناوی هەیە ناوەکانی بڵێن لە زۆر هاتووە مەسەڵەن بۆ نمونە لە زمانی عەرەبی دەڵێ کەوتنی سک دەڵێ نزوح السرة انزلاق السرة هبوط السرة وقوع السرة حتى ناوک کەفتن یعنی بە هەموو ناوەکان هاتووە لە ناوەکان با باسی خودی ناوکەوتنەکە بکەین لەبێت کە ڕەنگە کاتەکەمان ئەوەنە بەش نەکات کە باسی ناوەکانکەین هەر لەسەر ئەو پرسیارە چی چۆنە ئەمە ڕوئایات بەخۆی ئەمە لە هەر هەندێک شت لە کوردەواری کە هاتووە هەتا ئێستا گەیشتە ئەو قۆناغا لەوانەیە لای ئێمە تا ئێستا زانستی نوێ بەو شێوە تەرکیزی نەکردێ لە دانیشگای پزیشکی تاران بەشی بڵێن پزیشکێ بە ناوی پزیشکی سنەتی ئێمە لێرە لە هەندێک وڵاتەکان بە ناوی پزیشکی تەواوکاری دێت لەم بەشە لە خاڵی 53 بەشێکیان هەیە کە دەخوێندرێ ینی لە پزیشکی تاران لە دانیشگای تاران دەخوێندرێت بە ناوی ناوگرتن و سەرگرتنەوە یعنی ئەمە لە زانستا هەیە ئێستا هەیە بەڵام لەوانەیە لەفزەکەیدا ئەمە لە کێشەمە لە لەفزەکەی هەبێتن و لە طبی سینیشدا ئەمان هەیە و یەکێک لە بڵێن پزیشکانی کە دکتۆرای هەیە لە نەشتەرگەری گشتی لە تورکیا ئەویش بە تەفاسیل باسی کرد دکتۆرێک بڵێن ئەرتان بەیاتی تەفاسیل باسی کردوکەوە ناوکەوتن چۆنە شێوازەکەی چۆنە هۆکارەکانیشی چۆنە و چارەسەریشی بە شتی نوێ ینی بە بڵێن نەشتەرگەری بەڵام ئەوەی ئێمە باسی دەکەین بە نەشتەرگەری نییە بەوەی لە کوردەواری کەماوەتەوە بە سەدان شێواز
ئەم جۆرە چی گرفتە چارەسەر کراوە. تەمان نیشانەکانی لەوانەیە ڕێژەیی بێت یعنی 100% نەبێت جاری وایە لەگە نەخۆشیچکە نیشانەکانی نەخۆشیچکە تێکەڵا بێت چکە ئێستاگە سەیریکەین ئێمە ئەگەر لە کاتی خۆی لەوانەیە لە هەندێک شێواز دەستیان دەدا لە سەرچیان لەسەر ناوشیان بەڵام ئێمە وا ناکەین ئێستا ئەوی شێوازی نوێ عەسەبێکە زەگەر کاکە نزیک کاتەوە عەسەبێکە ئەمە ڕێڕەوەکانی تاقەی لاشەی بنبەرەوە ئەو ڕێڕە لەوانەی تاقی ئەمە ڕێڕەوی قۆڵۆنە دکتۆر دەستت بڵند کەیت و بۆ ئەو کامێرێ ئەمە ڕێڕەوی قۆڵۆنە ئەمە هەریچ لەسەری شورای LI ینی لاڕەجن تێستن ینی مەساری قۆڵۆنە کە دەست هەردوو شوێن دەست ئەو پەنجە بینی ئەو دوو پەنجەیە دەگری لێرەوە دەردەکەوێت کە ئەو کەسە ئەگەر ناوچی کەوتو بێ فەرق ناکە دەستی چەپ یا ڕاست زیاتر بەڕ لە چەپ دەکەوێت بەمە کە ئەمە داگرت هەز دەکەی ئەستور بووە وها کەسەکە ئەوە ژان دەکات یعنی تەحملی ناکات ینی بەچی ئەبزان من ناوکەم کەوت یعنی بەس بۆ نمونە ئەفۆنکە ئەمە سیرکە ئەمە دیار دەبێت ئێستا ئەوە مە کەمێک هەیە بەستوانیە سیرکە ئێستا ئەمە دیێشێ زۆریش ئێش ئەمەیان نایشێت بەخۆشی دەزی هەست پێ دەکەی یان هەر کەسێک لای خۆی تاقی بکاتەوە ئەمە بۆ لێرە دێشێت ئەگەر من هەست تون هەست بکەم بەدەستی خۆش دیار دەبێت هەر بەدەستی خۆ دەزانی ناو کەوتووە یان نا من ئەو فشاری بۆ من تێنەبا من فشار دێنم من خۆمەکە ناتوانم جێوان بگرمەوە بێگومانەوە پێویستی بە شارەزای ئازاری هەیە بڵێ تۆ کە بڵێن مقارنە دەکەی بەویتر تەماشا دەکەی ئەویتر دەستکە ئازارینی ئەو تۆ هەست پێ دەکەی بەس ڕێژەکەشی وتم وەچی باسمان کرد ڕێژەیە کەمێکی کەم تۆ هەست پێ ناکەی بەڵام ئەگەر ڕێژەکەی زۆر بوو دەگاتە قۆناغی ئەوەی کە تۆ بڕشیتەوە قۆناغی ئەوەی کە تۆ هێڵنز بێتێ قۆناغی تۆی کە نانت پێ نەخورێ سیرکە ئەمە دێتە بۆ هەتا چاو بزانە کاریگە لەسەر چاو دەوێت دێتەوە سەر خەتی ستۆماک کاریگەری لەسەر لێدانی دڵ دەبێت ئەگەر باسکە نیشانەکانی لە قژ هەلوەرینەوە لە پشت سەر قڕزبوونەوە لە دەموشکبوونەوە لە دەرتێکاتچوونەوە لە ڕەشانەوە لە لێدانی دڵ یان زۆر خێرا لێدەدا بەرز دەبێتەوە یان زۆر نزم لێدا دادەبزێ اینجا هەناسە توندی زار ئەوها دەکە هەناسەی پڕنابێ اینجا هەرس شەهیەی خواردنی تێک دەچێ هەرسکردنی خواردنی تێک دەچێ مژینی تێک دەچێ بۆی کە مژین تێکچوو ڕێژەی ئۆکسسیژین و خۆراکی پێویست و خوێنی پێویست نکاتە قژ هەڵدەوەرێ بزانە نیشانەکان چۆن دێتە اینجا لە خوارەوە دێت بۆ سەر قۆڵۆن جاتەمان ئەمە ئەگەر بێت و لەگەر ئەمە ڕەتیکەین لەگەر ئەمە ڕێک بزانە لە تۆبی سینی لە تۆبی کەشاتوە ئەگەر ئەمە بێتە پێشەوە سیرکەن IBS irritable bowel syndrome متلازمة القولون المتهيج طبعا زور لەگەرەوە يعني زۆر لە هەموو بەشەکانی لە هەموو نیشانەکانی یەکتر دەگرێتەوە یەکێک لەو گرفتانش کە دکتۆر بڵێن ئەو بەیاتی باسی دەکات دەڵێ لەو گرفتانەی کە ناو دیار نییە بە ئیلا دەست بە سەریری ئێستا و دەستمان لێدا بەوە دیار دەبێت لە فحوسا دەرناچێ بۆیش هەتا ئێستا کە علم ڕەفزی دەکات باشە دکتۆر تۆ هەر بە شێوازە کوردەواریەکە فێر بوویت یاخود بە شێوازێکی ئەم بە شێوازی زانستی ئەکادیم فێرم لە چین لە چین فێر بۆ خۆشی ئەگەر بگەڕێتەوە ئەوانیشا زۆر باوە بەڵێ ئەگەر بگەڕێتەوە ئەسڵەکەشی دەگەڕێتەوە بۆ کورد یعنی ئەمە پزیشکێکی کوردیە ئەمە پزیشکی کوردیە لە ئێرانیش کە تۆمار کراوە بە ناوی لوورەکان تۆمار کراوە هەندیش ئەوانیش دەکەنە سەر کورد ئەگەر حەقی کورد بووە بە ناوی کورد تۆمار بکرێت یعنی تۆمار کراوە ئەمە لە دانشگای تاران تۆمار کراوە جا سیر کە ئەمە کە دەڵێن IBS بزانە کە ئەم دەمارە کە دەڕوا کوێ دەگرێت ئەوە یەک ئەمە دوو یەک دوو بزانە تەنیش ناوک کە ئێرە دەگرێت ئێرە تون دەکات پێچی زگو دایمە هەستەکەی تێری بەڵێ خواردن پێ ناخورێ یان ئەگەر زەخت لە خۆنەگی ناتوانانی بخۆی زۆر جاری شنارە تون دەبێت هێڵن زیێتەوە اینجا قۆڵن جت لای چەپ ینی بزانم بۆ خەتەکەم کردووە ئەمە کاریگەری لەو خەتە دەبێت کاریگەری لەو خەتەش دەبێت دایمە دەرێ قۆڵزم دێشی سرم دێشی شانم نوژان دەکا وەڵی وام کردووە دەرمانم خواردووە کەڵە شاخم کردو هەر سەر ئێشەم چانابێ ئەمە یەکێکە لە هۆکارانەی کە نیشانەکانی یان ئاڕازەکانی ئێش و ئازارەکەی لە لاشەدا دەمێنێتەوە باشە دکتۆر بەچی تووشە بین زۆر جار کەسێک ئەیترسێنن خەبەرێکی بۆڵەوەی ناوکەم کەوت بەڵێ یعنی لەمانەوە تووشە بێ لە کەوتنێکەوە یان لە سترێسەوە لە چیەوە تووشە بێ بە زۆری کە تووشە بێ لە سەدەمات ڕەجفە بەربوونەوە تاسی سیارە شتێک لە تاقەتی خۆدانێت و هەڵگرتووە لە تۆ تاقەتی تۆ قڕسترە بە زۆریش لە چینی ئافرەت زۆرە ئەگەر جیاواشکی ئێستا بۆ زۆر بووە جاران خەڵک بە پێ زۆر دەڕۆیشت جاران کوالێتی خواردنمان بەرز بوو وزەی پێدای ئێستا ئەوە نەماوە تۆ بە دەبینی بە شێشی بەسیط بە ڕزفێکە وا لێ دێ ئەمەش کرد تۆ هەتەمان ئەوە هەست پێ دەکەی شێوازی هێنانەوە مەسەرەن هەندێک خەڵک هەوی دەخاتە سەری و منیش سەبارەت بەوە پرسیاکەم هەندێک جار هەبووە ئەگەر
من خۆم بە بیرمێ زۆر جارتومە فلان شوێنیانە ناوکە کەوتو تەقلێ لێبە تەقلە لێدان چارەسەرێکاتوانی لە ماڵەوە لە هەندێک حاڵەت دەتوانی بیکەیت لە هەندێک حاڵەت دەتوانی مەسەلەن دەمارێکە لە پاژنەی پێڕادەکێشن دەمارێکە لە بنهەنگ ڕادەکێشن کەسەکە درێژ دەبێت دەستی لێ دەدەن ئەو شێواز زۆرە بەڵام ئەو شێوازی ئەمە بەکارین ئەو شێواز زۆر بەس ئاسانە کەسەکە لەسەر پشت درێژ دەبێت کە دەستی ڕادەکێشی تەمان ئەمە چەند زەخت لەو دوو شوێنە بکات چەند تۆ قۆڵۆنەکەت بکشێتن ئەوەندە هاوسەنجەکە تێک دەچێت بیرم کەوتۆ شتێکی تریشە بە پەنجەی گەورە ئیشارەی بۆکان ئەیانوت سەرکە ئەمە کلێرت هەر دەگرێت چی لێدێ ئەوا لێدێ ئەجا ئەو کەسە هەتا زۆر جار شتی وا ڕووی داوە کەسێکە هاتووە گوتم مەسەرەن ئافرەت بووە گوتی وەڵام من هەز دەکەم هەموو جار کە پانتۆر بەڕانە دەم ئەو لایم کوور دەبێتەوە تو لای چەپەت کوور دەکاتەوە بە کاملی پانتۆرەکە دایمە دەڵێ کوور دەبێتەوە بۆ لەبەرەوەی ئەمە گرژیەکە لە ماسوولکەکان بۆش ئەمە پێ دەڵێن قۆڵۆن عەسەبی یعنی لەگەر توبیجا ڕەبتە بەڵام شتەکان هەمووی ڕێژەیە یعنی ئەمە کە ئەو قسانە دەکەم 100% نیە کە ئێستاوەش نەقڵ دەکەم قسەی دکتۆرێکە چەند یەک لەم نیشانانە هەبێستا من سەیرێکی ئاژەم کرد کە باسی پانتۆڵماکەم زۆر جارۆ کێشەمێ پانتۆڵێکم کورتتر دەرەچێت لەگەڵ ئەوەی تر زۆرێک لە نیشانەکان باست کرد من بۆ خۆم هەستی پێکەم هەیە چەند نیشانە هەبێت ئەوە ناوکەوتنە یان لە چەند نیشانە تێپەڕێت ئەوە ناوکەوتنە مەرجێ هەموو نیشانەکان دکتۆر باسی کە دکتۆر باتی باز دەکات دەڵێ ئەگە هەر چەند نیشانەکان هەبێت لەبەرەوەی زۆر جار گرفتی قۆڵۆن عەسەبیش نفسی گرفت بە دروست دەکات تو ئەو کاتە هەتا ئەو دەست نەدەیتەیە سەریری دەست لە سەردانانی یان دەست لە شوێنەکە نەکە یانی ئەو شوێنێک کە تۆ فاسی پێ دەکەی دیار نابێت ئەو کاتێکە کەسەکە هاتە لات دەستدای ئەو کاتە تۆ دەزانی ئەو گرفتەی هەیە یان نا و چارەسەرکردنیشی تا ئێستا تقریبا 25 ساڵەوە چارەسەر دەکەین بە خۆڕاییە لا ئێمە یعنی شتەکەەوە نیە بڵێن ئەمە لێرە باسکەین دوای بێتە ڕێکلام خەڵک بێت بە شتەکە خۆڕاییە ئەوە یەک دووەم شت بە چار شت چارەسەر دەکرێت چارەسەرکردنی لاستەبیعی ئەمە پێ دەڵێن یعنی ئەو کە دەمارەکە تۆ دێنێت شوێنی خۆی یەکەم شت دووەم بەرنامەی خۆراک لەبەرەوەی تووشی قۆڵم بووە بەرنامەی خۆراشی بۆ دەنێ ئەو خواردنەی کە خراپن بۆی دەبێت لێ قەدەغە بکەی ئەو خواردنەی کە باشن دەبێت گرنگی پێ بدە سێم شت وەرزش بۆ لەبەر ئەمە ماسوولەکانی زیجی شل بووە لەو شل بوونەیدا ئەگەر لەوانەیە سەدەمەیەکی بچووک وای لێ بێتەوە دەبێت تۆ فێرە ریاضیەکی بکەی بۆی ئەمە دەڵێن ئەنێت قۆناغی هێناتەوە ئەی چۆن ڕای دەگری باشە ئەگەر کەسێک وەرزشوان بێ خۆی کەسێکی کەمتر توش دەبن زۆر باشە دکتۆر مناڵ تووشە بێ بەڵێ مناڵیش ناوکێکەوە خاڵی سوارم ئەوەیە کە تۆ مەسەرەن بزانی لەبەرەوەی حاڵەتەکان زۆر جار نەبوون کەسەکان ڕێژەیە کەسێک ئیسهال دەبێت پێ کەسێک زوکسو دەبێت پێ ئەوە دەبێت قەبز دەبێت کەواتە ئەو کاتە چارەسەرەکە لە بەپێی کەسەکە دەگۆڕێ یعنی ئەو نیشانانە لە مناڵیشە هەمان شتە نیشانەی مڵاز زۆربەی مناڵ چکە لەبەرەوەی ناتوانێت بڵێت چما دەگریە دەڕشێتەوە چەند دکتۆری پێ دەکەن زاروێ نەتیجەی نابێت ئێمە حاڵەتمان هەبووە مەسەلەن بۆ نمونە لێدانی دڵی 155 داوە ئیکۆی کردووە گوتیان گرفت هەیە دەرمانیە بۆ داناوە بۆ ڕێخستن لێدانی دڵ پاش ئەوەی کە ئەومان بۆ کردوتمان بڕۆ بۆ لای ئیکۆی بکەوە ئیکۆی کردووتی عیبنیە دکتۆرەکە بخۆی هاتووتی چیتان بۆ کردوتم وڵای شتێکی ئاوایە یعنی ئەمە بەناو و بەوە بە هەموو شتێ دەزانی باشە دکتۆر پێما بێ ژووری کۆنتترۆل پرسیاریان لەبارەی ئەوە هەیە کە باسی پانتۆڵمان کردا یە وتمان پلایەکی لە لای خەیات کورتترە بێت چەندێکە ئەو کورتیە ینی چونکە زۆر کەسێ ئەو کێشەی بۆ دروستە بێ هەستی پێ ئەەکەیت ڕێژەیە سیدکە کاتێک کە دەستڕادەکێشی کەسەکە بە جوانی بەستاندەر کەوەی گەل شارەزایە ئەگەر گەیشتە ئەم خەتا بە دواوە ئەمە بەپێی ئەوەندە دەبێت زاری وایە یعنی تا سانتیمێک سانتیمێک تا 2 سانتیم دەڕۆ هەتا زاروە ئەگەر گەیشتە ئەو ڕێژەیە کەسەکە ڕۆشانەوەی هەیە تەحمل هیچ خواردنێک ناکە یعنی زۆر کەس هەبووە گوتیان وڵی چەند دکتۆرمان پێ کردووە هیچ چارەسەری نەبووە باشە دکتۆر باسی بەشێکی بەسیط چارەسەر دەبێت نەشتەرگەریت کرد ینی ئەمەندە کێشەکە گەورە بێتەوە بگاتە ئاستی نەشتەرگەری ئەم نەشتەرگەری شتێکی نوێیە لە تورکیا هەیە لە وڵاتی تورکیا ئەم دکتۆر بەیاتی کە دەڵێ من دکتۆراشی هەیە و لە جەمعی ئەمریکیشدایە دەڵێ ئێمە چارەسەری کۆتایی یعنی ئەوەی کە ئەمە دەڵێن ها تۆ چارەسەر کردووە بەڵام دەڵێ وڵای ئەمە جارێککە دەکەوێتەوە چارەسەری کۆتایی دەڵێ من دەتوانم بە نەشتەرگەری بە هەزاران کردومانە بە هەزاران کردویانە ئیتر ئەمە دکتۆرەکە لە ئەنتەرنێت هەر بنووسن بەیاتی کە یان هەر هەبووتە سۆڕ یان سقوتە سۆڕە ئەمە تەفاسیلی دەداتێ و خەڵکەکەی کە کردوێتی و چۆنچۆنی دەکرێت بەڵام ئەو شێوازی ئەمە دەڵێن سروشتێکە ئەگەر تۆ بتوانی تەطبیقیکەی پێویست بۆ مەسروفە و بە شتان نابێت چارەسەر هەموو کەس دەتوانێت چارەسەر بکات بۆ خۆی دەکەوێتە سەر ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە پیاوێک چارەسەر دەکەی لەگەر ئافرەتێک تەبعاً جسمیان جیاوازە بەپێی لاشە دەگۆڕێت نامە بەسمە چارەسەرکارەکە بۆ نمونە من نەتوانم نانانا
کەسێکی تر چارەسەر بکەم ناوکی کەوت ئێستا ئەگەر بینەوە سەر کوردەواری چونکە تووتە لە کوردەواریە هەبووە بەڵێ هەبووە کەسێک هەبووە یعنی یان ژنێک بوو بە تەمەنێک هەبوو لە ناو خەڵکە دیار بوو کە یانەوە زانێ ناوک بێنێتەوە ئەمە لە کوێوە فێر بوو ئەمە چۆن زانی ئەمە چۆن بوو بۆ چۆن نەتوان من ببم بەوە ئەگەر پێویستی بە خوێندن نەبێ وەکو باسمان هیوتمەوە دەستەواژی کوردەواری ئەوە پزیشکی کوردی لە کۆنەوە ئەو شتە بۆی ماوەتەوە لە باو باپیرانی بۆ ماوەی بۆ ماوەتەوە دەبینێت تەماشا دەکەی لە لادێکە کەسێک ئەو شتە دەزانێت یان دەبین لە چەند لادێکە کەس نەیزانیوە من لە ساڵی نەوەتەکانە توژمە لێرە چوومەتە قەسرێ لێرە چوومەتە بڵێن لێرە چوومەتە هەڵەبجە بۆ ئیشە ئەی چوومەتە بە کەسێک کە گوتیانە زۆر شارەزایە یعنی لە ناو خەڵکدا کەمە و ئەوەش کە زۆر دەیکا زۆر جار ئەو گرتە دروست بووە وڵای لەوانەیە لە هەندێک تەمسیلیش بینی بمان وڵا پەراسویان زەختی پەپەی لێ کردو پەراسی شکاندووە باش ئێستا کە تۆ زانیت بەم شێوازە مە ناوکە کەوتو چۆن ئێوە بە شێوازەکەی خۆتان چۆن ناوکەێنەوە ئێمە کەسەکە لەسەر پشت ئەوە درێژ دەکەین باشە هەردوو پەنجەکانی ڕادەکێشین بەس بەوەی گوتم کە ڕادێکیشی ئەتوو ڕێژەکەت بۆ دیار دەبێت چەند دەمارەکە ڕۆیشتووە با نەڵێن کەوتن کە زانیمان ئەوەیە بە ئەو کاتە هێزەکەش لە کەسێک ئەو تو هێزەی کە زەخت دەکەی لە کەسێک بۆ کەسێک گۆڕێ کەسێکی پیا و ئاسایی و توانای هەیە دەتوانێت زەختر لێ بکەیت کەسێک ئافرەتی دووجیانە مەسەرەن زاروایە دەبێت زۆر زۆر بە حەزەر بکەیت یعنی لە دووگانیشان ناوک بەڵێ 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 کەسێک دەبینێت تەمەنی هەیە و دەبێت پرسیاری لێ بکەی ئەرێ ئێسقانەکان چۆنە ئێسقانی نەشکا بێتن مەسەرەن چونکە ئەمە پاش یەکەم زار دەستڕاستشێ دوای لە سەدەم درێژ دەبێت ئەم کۆڵنجەی بۆ دەشێلی جوان نەرم دەکەیتەوە کۆڵنجی تەقێری کە کۆڵنجەکان هەستایەوە کەسەکە ڕاستە و خۆ ئەو پاڵەپست و ئەو زەختەی کە لەسەر دڵ و لەسەر حیجاب الحاجزی هەناسەیەتی ڕاستە خۆ دەبێتەوە ئەو شێوازە زۆر زۆر بێمشکلە بێسایتیفێک زۆر سەلامەت وە کەسەکەش ئەگەر پابند بێ بۆ ڕێنمای ئێمە پێدەین حتمما کۆتایی چا دەبێت چونکە با بڵین ئەمە لە زۆریش لە برێن پزیشکە بەڕێزەکانیش لەبەرەوەی لەوانەیە زانیاریان زۆر لەسەر نەبێت ڕەتی دەکەنەوە حەقی خۆشیان ڕەتی بکەنەوە چونکە گەشتێکی زانستی نەبی نەبێ ڕەتی بکەیتەوە بۆیە دەماتەکەی لە پزیشکی تاران کە تۆمار کراوە یعنی کە مادەم تۆمار کراوە کەواتە خولیش هەیە لەسەری یعنی خوێنیری شەیە کەسێ بچێ بخوێنی لەسەر ئەوەی کە ببێتە پسپۆڕی ناوکەوتن باش لەناو بابەتەکەمان زیاتر ئێمە وتمان جەختەکەینەوە سەر ناوک بەڵام جنابەت ئاماژە دو شتێکی دیکەشدا سەرکەوتن سەرکەوتنیش هەیە کە سەر ئەکەوێت یا ئەوە چییە ئەویان دیسانەوە دەمارە سەر ناکەوێت ئەویان ئەمان ئەخزێ ئەویان چی لێ دێت چۆن لە دانیشگای پزیشتاران کە بڵێن بابەتەکەم خوێندەوە بزانم هەیە ناوکەوتن نووسرا بوو ناوکەوتن و سەر کەوتن بەس بەڕاستی زانیاریم لێ سەنیە لەبەروی کە ئەو شتەش لەوانەیە پسپۆڕی تایبەتی خۆیە بێ کە بینیمە من کە بڵێن بەنێک لە سەری دێخن و تون دەکەن و دوایی نازانم ڕای دەچێشن و ئەوە بینیوە باشە بابینە سەر نەشتەرگەریەکەی ئەمما بۆ ناوکەوتن نەشتەرگەریەکە ئیتر چارەسەری بن بڕە تەواوی جارێتتر ناکەوێت بەپێی ئەوە ئێگە لە سایتەکەی سێرکەی دکتۆرەکە دەڵێ بڵێ بن بڕە دەڵێ بە کۆتایی پێ دێچکە ئەمە گەر بە بڵێن عشاعریان قسەی بکەین بڵێن دەڵێن ئەمە چیە خزینی دەمارێکە خزینی دەمارێکە زۆر جار دەبینی تۆ بە هەڵا دەستی مناڵێک ڕادەچێشی سێ دەکەی مناڵەکە دەستی ئیش ناکات ناتوانێت بەرزکاتەوە دەستە لای ئەو کەسانی کە ئیشی بەیتاری دەکەن تەقەیەکی لێوە دێ دەست بەرزکەوە دەمارە یعنی دەمارێکە عەسەبێکە دەچێتە لای بەڵام ئەمە شارەزای و لێزانیە تۆگەر لە نارم ئەمە بڵێن نەفەرمان هەبوو فێرمان کردووە و باش 3 ساڵیش دەستی داچی بە هەڵە ڕاکێشاوە سێ دکتۆری کردو تا دەستی ئەو مەچەکەی چابێتەوە یعنی ئەگەر بە هەڵە بەکاری ناوکەوتن کەسێ ناوکێکەوە ئەبێ بچێتە لای کەسێکی شارەزا بۆی بێنێتەوە بەڵێ ئەی ئەو شێوازی هێنانەوەوانە هەمووی دروستە بەخوای تقریبان ئێستا ئەوەی ئەمن لە پرسیارم کرد لەوانەی لە دانیشگای تاران دەخوێندرێ دەڵێ نۆ جۆری هەیە نۆ جۆر هێنانەوەیە ناڵێم هەندێک جۆر هەیە کوپی ئەوها بڵێن ئاوی تەماتە دێنن هەویر لەسەر ناوچی دادنێن ئەمە ئاگری دەخەن ناوی لەسەر هەویرەکە دەدەنێن ئەمە ڕای دەشێشێ ئەمە طریقەیەکە طریقی خوشکە ئیشارەتی پێدا تەقلەی لێدەن طریقە هەیە خۆی هەڵدەڕێم لە ڕێ ئەم دەمارەوە لە ڕێ ئەم دەمارەوە لە ڕێی دەماری بن هەنگڵە لە هەتا لەو دەمارەوە یعنی ئێستا مەسەرەن تۆ زۆر ناڕەحەت بی 500,000 ئەمە زەخت بکە هەز بە ئیسراحەتێک دەکەی چونکە ئەمە لە توبی سینی ئەم نقطەیە لێرە پێ دەڵێن LI4 ئەم نقطەیە لە توب سۆزەنی ینی دەرزی ئاژنین نقطەیەکە دەڵێ مسەکین ئازارچێنی گشتیە یعنی تۆ کە زەخت بکەی ئازارچێنی گشتیە لە هەمان کاتیشدا بۆ ئافرەتی دووجان نابێت ئەمە یعنی زەختی لێ بکەی زۆر کاتە شارەزایەکی زۆر بڵێ شارەزای دەوێت حتممە بێ شارەزای ناکرێت ئیسماعیل مشیر شارەزا لە چارەسەر سروشتیەکان لەگەڵ مامۆی سپاس بۆ و زانیاریانە سپاس بۆی کە ڕوونکردنەوە و زانیاری تەواو لەسەر ناوکەوتن و شێوازەکانی داینە سپاس خسمەتەنە
چینە سەر بابەتێکی دیکە هاژە من لە بابەتەکەی ڕابردوو زۆر زانیاری وردم وەرگرت شارەزان نەبووم لێی بۆ هیوایان کە هاوڵاتیان بە هەمان شێوە سوود وەرگن جا چنە سەر بابەتێکی دیکە هەردیسانەوە بە هیوای سوود وەرگتن ئەویش لە هەولێر کچێک کار و پیشەی خۆی جێدێڵێت دەستەکە بە کاری هوەری سینەمڕەکانی خۆی لە کاری هوەری دەبینێتەوە بۆیە بڕیارەدات کە تێکست و تابلۆ لەسەر دەف بکێشێت. سینەم کە لە نوێترین کاریاکردنەوەی پێشانگایەکە لەسەر قڵای هەولێر وێنە و شعری شاعرانی لەسەر دەف نەخشاندووە و باسی ئەوشەکە کاڵە لە داهاتووەیەوێت ببێ بە پیشەیەکی سەرەکی بۆ ئەو و زیاتریش بەرەو پێشی بات. جا یەکێک لەم دەفانە وێنەی مەستورەی ئەردەڵانی لەسەرە و خۆی کێشاوێتی و شعرێکیشی لەسەر نووسیوە نووسیوێتی تەشەکر واجبە بۆ من ئەگەر بمرم بە زەخمی تۆ بە شەرتێ کفنەکەم بدووری لە تاوی زولفی پەرێشانت. هاشم ڕێکانی وەکو کچە کوردێک کە پڕ بێت لە ئەڤین بۆ هوەر و بۆ ئەدەب و مێژووی خۆی هەستاوم بەکردنەوەی پێشانگایەکی هوەری ئەدەبی کە پڕە لە کولتور و ڕەسەنایەتی کوردی کە لێرەدا شعری 12 شاعری گەورەی کوردیم لەگەڵ وێنایەکی شعرەکان زیندوو کردوتەوە لەسەر دەف چونکە بەدیدی من دەف پەیوەندیکی ڕوحی هەیە لەگەڵ شعردا زۆربەی شاعیرانی کوردیش دەفیان بەکارهێناوە بۆ دەربڕینی شعرەکانیان لە تەکیە و خانەقاکاندا شعرەکانیان ئاوێزە بە سەدای دەف کردووە. لەگەڵ هوەرەکەشدا زۆر حەزم بە کولتور و ڕەسەنایەتی کوردی هاتووە بۆیە من لە بواری خۆم داوازم هێنا کە بەشی بایۆلۆجی بوو لە نمونەی دەفەکان کە من کێشاومە لێرانەدا وێنەیەکی خەیاڵی یەکەمین شاعیر و نووسەری ئافرەتی کورد هەیە کە لێرانەدا لەگەڵ شعرەکەی تێکەڵ بەیەک کردووە و لەگەڵم نەخشاندووە شعرەکەش باس لەوە دەکات دەڵێ تەشەکر واجبە بۆ من ئەگەر بمرم بە زەخمی تۆ بە شەرتێ کفنەکەم بدووری لە تای زوڵفی پەرێشانت. کێشەی یاخود بڵین ئەو شتێک کە خێزان زۆر مەشغوڵەکە ڕێخستنی داهات و خەرجیەکانیانە بۆ هەر بەیانیان کە هەڵەستیم زینم ڕۆچی خەرجەکەین پێویستمان بە چییە کاممان بازاڕیەکەین کاممانینەوە کاممان زۆرتر دەست بڵاوین ینی بەو مانایە بیڵین ئەمانە تەواو ڕۆژەکەمان بەشێکیە بات کاتەکانمانە بات بەڵام پێویستیشە بۆیە بە بابەتێکی گرنگمان زانی کە ئەمڕۆ لەسەرم بابەتە قسە بکەین و کەسێکی شارەزا ڕاوێژکارێکی باش کە ئەویش بەڕێز بیلال سعیدە لێرە قسەی لەگەڵ بکەین و لەسەرم بابەتە زانیاریمان پێبە کاک بیلال بەخێر هاتی ڕۆژێکی باش زۆر سپاس بەیانیوەش باش کاک بیلال قسەیەک هەیە ئەڵێ وای لە حاڵی ئەو کەسەی کە دەخلی 19 و خەرجی 20 ینی 19 هێتە گیرفانیەوە 20 خەرجەکە 20 خەرجەکە جا ئەوە زۆر کێشەیە چۆن خەرجیەکانمان پێویستی بە ڕێخستن بێ ڕێکی بخێنەوە ئایا ئەسەن هەر پێویستی بە ڕێخستن هەیە یاخود بە پێویست ئێمە کە پێویستمان بوو بە شتێک بیکڕین تەواویترەوە پێویستی ژیانە دەستخۆش بێ بابەتێکی گرنگە باسەکە لەوەیە کە ئێمە وەک چی وەک تاک چی وەکو خێزان مادام ئەژین لە پرۆسەیەکی کڕین و فرۆشنای بە بەردەوامی و بە تایبەتی کە ناونیشانەکەی و باسی خێزانە باسی خانەوادەیە باسی عائیلەیە ئێمە لێوایە بێ بوەستین ئایا خودی خێزان کێ چکە لە پێناسە هاوکێشە گشتێکە کرێ بڵێن نموزەجە سەمپڵە بچووکە کۆمەڵایەتیەکەی مشتەماکەوە خێزانێک تێکڕا لە هەرێمی کوردستانە زیاد نزیک بە 5.2واتە نزیکەی 5 کەسە بۆی پێی بوو ترێ خێزانێک کە ئەمە دوایین داتای دەستەی ئاماری هەرێمی کوردستانە
لە وڵاتانی تر لەوانەیە ڕێژەکە بگۆڕێنێکی سێ بێنێکی چوار بێنێکی حەوت بێ کەوای ئێمە لەم پێنجەوە دەست پێەکەین کە ئەگەر بتوانین کۆنتترۆلی ڕێخستنەوەی داهات و خەرجیان بکەین ئەکرێ بڵێن ئەمنیەت زیاترە بێ خۆشگوزرانی زیاترە بێ جۆرێک ڕەفاهێتە بێ کەمترین تووشی نەخۆشیە بین کەمترین سترێسمانەیە کەمترین قەلەقیمانەیە کەمترین گرفتمانەیە کەمترین بەریەکەوتنمانەیە لە ناو خێزانەکانە چونکە دوجار ئەم هاوکێشە کە تێکەچێ ژیانیش لە دەرەوە تێکەچێ بۆ چکە کاتێک من سەیرەکەم زۆرترین بنزینەکەمە نێو ئۆتۆمبیلەکەم و زۆرترین لەسەر جادە ئەمێنێمەوە لە ماڵ و مناڵێک باجەکەیەدا کاتێک زۆرترین خۆراکی دەرەوە خۆم لەگەڵ برادەرەکانم احتیمالیە دوجار ژنێک لە ماڵەوە باجەکەی بدا خێزانم باجەکەی بە هەموو ئەم هاوکێشەیە پەیوەندی بەو داهات و خەرجیە کە جنابەت وتت بۆن منن لە 90 لە 20کایە لەوەی کە ئێمە چی کۆکەینەوە چۆنیش خەرجیەکەین بەداخەوەی کە ئێمە بینین لە مجتەمەعی ئێمە لە نێو کۆمەڵگەی ئێمە هۆکاری جیاوازی سەر دوای دێنە سەر هۆکارەکانی بەڵام بە شێوە گشتیەکەی ئەوەندەی قسە و گفتوگۆ حیوار و باسکردن و قسەکردن لە دەرەوە لە ناو خێزانە هەیە کە چۆن کۆی بکەینەوە ئەوەندە باز لەوە نیە کە چۆن خەرجیکەین باشە کەواتە چۆن جیایکەینەوە پێداویستێ سەرەکیەکان بودجێیان بۆ دانین ماگانە لەو داهاتی هەمانە بودجەیەک دانین ئەمە بۆ پێداویستێ سەرەکیەکان ئەمە تا چەند گرنگە هەر تاکێک بۆ خۆی و بۆ خێزانەکەی پەیڕەوی بکات ئەساسیاتی ژیان پرۆسی ژیان خۆی لە ڕاستیامەیە بۆ ئێمە مادام وتم ئەژین مادام بەردەوامی لە نێوم حیاتا بێ بزانین چیەکەین شتێک نییە بەناویەوەی هەرکێ بۆ خۆی بژی هەرکێ لە هەرچ کاتێکەوە بۆن منە پلانتان هەیە ساعت هەش بەرنامە پێشکەشکەی بۆن منە 2 ساعت پێش وەخت دێ ساعتێ پێش وەخت دێ بەرنامەی بۆ دانی میوانەکە چی بێتەوەرەکە چی بێت چۆنی لێ پرسیار بکەی بۆی بە نەتیجەیەکی باشەوە لێرە دەرچی دوای کاتژمێرەکە بڵێن پرۆگرامە باشەکەی کەناڵ بۆن منە بە هەمان شێوە بۆ ئەم حیاتە ڕۆژانێشی کە ئێمە یکەین وەکو چۆن وەکوتم خەمەکە لە کۆکردنەوەیە ئەوەندە خەمەکە نییە لە خەرجکردن لە ئەساسە ئەبێ خەمەکەش لە خەرجکردن نابێ واتە ئەگەر لێرە چۆن بزانم کۆیەکەم و ئەگەر نەزانم چۆن خەرجیەکەم ئەبینین لە دەرەوە تووشی ناشرینیەکە بین تووشی گرفتێکە بین تووشی قەیرانێکە بین تووشی بەریەکەوتنیەکە بین لە نێو خێزانەکانە دوجار لە دەرەوە بۆیە زۆرینەمان لێرەوە گرفتەکەمان هەیە وە گرفتەکە سەرەڵەدا کاتێک سەیرەکەین چی سەیرەکەین ئێمە نازانین پارەکانمان لە کوێ خەرج کردووە لێرە گرفتەکەمان بۆ دروستە بێ سەیرەکەین لە بەشێک لە حیاتە زۆرترین دەرچوونمان هەیە بەڵام کەمترین پێکەوە دانیشتنیشمان هەیە بەمانە گشتیەکەی زۆرترین خواردن پێکەوە خۆین لە دەرەوە بەڵام زۆرترین حیواریش پێویستە هەبێ لە ناو خێزانە لە ناو دانیشتن و گفتوگۆکانمانە زۆرترین دانیشتمانە بێ لەگەڵ مناڵەکانمان هەبێ ژیان هەرەوە نییە بۆ نمونە من بێم بەشێک لە حیات بگرم و بەشەکەی تری پشتگوێ بخەم هیوا هەیە ئێستا لەوانەیە لە شکڵێت تاڵێ من ناتوانم پارە بۆ ژیانی خوێندنی پرۆسی مناڵەکانم زۆر خەرج بکەم بەڵام بینی لە شوێنێکی کە زۆرترین خەرجیاتی هەیە ئەساسیات نییە لێرە ئەساسیاتەکەی ئەساسەکە جێڵێ بۆ چکە تەمەنێک کە لە دەستی مناڵەکەمە چێ لەوانەیە نتوانم بۆی قەرەبوو بکەم ئەساسیاتەکە چییە کاک بیلات ئەساسیاتەکە من بۆ خۆمان دانیشین پێکەوە دانیشی ئەو خێزانە و خانەوادە و عایلە پێکەوە دابنیشێ بینوسێتەوە کە من چی ئەساسیاتە لە حیاتی من لەوانەیە لە خێزانێ بۆ خێزانێکی کە فەرق بکە بۆن منە خێزانێک کە ئێستا 2 کەس و مناڵێکی 3 ساڵیان هەیە لەوانەیە باخچەیەکی ساوان ئەو لێت نەبێ بۆی احتمالی دانگیەک ئەو لێت احتمالی دانگیەکیش جارێ ئەو لێت نەبێ بۆی بتوانێت خۆی لەگەڵ یابێ ئافرەتێکە لە ماڵەوە خۆی باشتر توانێت خزمەتی کات چاکترێکە خۆی تووشی ئەم مۆدەی ناو مجتەمع نەکا پێی وابێ هەر کەسێ مناڵەکەی ئەگەر ڕۆشتە دایانگە ئەگەر ڕۆشتە باخچەی تر ئەو عایلە مۆدێرن و عایلەیەکی پێشکەوت و عایلەیەکی فڵانن کە من زۆر جارێ لەگەڵ یەک دوو برادەرە بۆ خۆشیە مود لە کۆرسێکی زمانە بووین من هەرچی مەکرد زۆر فێر نەبووم بە ئاسانی لەگەڵیانە ئەموو دیارە ئێوە شتێکەکەن دوجار وا ڕێکەوتم و دیارە زۆر قاوە خۆنەوەڵێن هەر کەسێک قاوە زۆر بخاتەوە زووتر فێری زمانە بێ لە ئەسڵا قاوە خودی خۆی بەشێک نییە لە فێربوونی زمان بەڵام چییە لەبەرەوە شکڵێتەکەی ئەوەندە ڕسمەکەت بینیەوە کەسێک دانیشتووە بە ئایپادێکە و بە مۆبایلێکە و سەیری زمانێکەکە قاوەیەکیش لەگەڵا خواتەوە قاوە بۆتە بەشێک لەوەی کە لە زەهنێکی گشتیا وای دروستی بکە حیاتی ژوایە لە ڕاستی باشە کاک بیلات پێت وایە ڕۆژ بە ڕۆژ کە ژیان بەرەو پێشەوە ئەچێت پێداویستەکانیش زیاکات پێ دوایە لەگەڵ پێداویست زیاکردن خەڵکیش زیاتر پارە سەرفەکات یاخودنا خەڵک ئێستا فێری ئەوە بوەزانێت دنیا ئەنوا ئەشکال مەشاکلی تایە جاران ئەگەر ژیان زۆر تەندروست بوو نەخۆشیێکی زۆر ئەوتۆ تووشی خەڵک نابوو بەڵام ئێستا خەڵک لە پڕ ئەبینی تووشی نەخۆشیەکە بێت تووشی حاڵەتەکە بێت دامێکە خوا نەخواستە چۆن گۆڕانکاری بەسەر هاتوو بەرەو باشتر چۆ خەڵک ڕۆشنبیری زیاتری هەیە پارە باشتر کۆکاتەوە خەرج کەمتر بکات پارەی زیاتر دابنێت یاخود بە پێچەوانەوەیە خۆی زۆرینەی خەڵک بەداخەوە زۆرینەی خەڵکەڵێن زۆرینەی خەڵک ئێمە لە بوارە ئابوووریەکە کەمترین باگراونمان هەیە بەشێکی لەژێر ئەو کەشە سیاسی کە لە ناو مجتەمەعی ئێمە بە بەردەوامی ئامادەی هەیە مناڵێک گەورەیە بچووکێک ژنێک پیاوێک چی سەیرەکە هیچ مهتەم نییە بە پرسە سیاسیەکان
ئێمە پێمان سەیرە ئەگەر کەسێکی شخصێکی سیاسی نەناسێ پێمان سەیرە ئەگەر گۆڕانکاریکی سیاسی هەبووە ئەو نەیزانێ ینی بۆ نەیزانێ سیرەکەین بەلامانەوە ئەتیادینی ئەگەر سەیری درامایە بکە سەیری فیلمێ بکە تعنی لێ دێنێژین کشیەوە چی ئافرەردانشۆ سەیری دراماکە سەیری فلانەکە لە کاتێکە خۆدی ئەسڵی ناوەڕۆکی دراماکە ئەساسیاتە بۆ من ئەگەری هەیە 10 قات و 20 قات و 30 قاتی پرۆگرامێکی سیاسی خزمەتی خێزانێ بکە خزمەتی خانەوادێ بکە کە بزانێت چۆن تەسەڕوفەکە لە ماڵەوە چۆن خۆی ئەژێنێ چۆن نانەکە چۆن کللتوری خواردن دێنێتە ناو خێزانەکەەوە بەڵام بۆ من گرنگ نییە بابەتێکی سیاسی بیزانێ یان نەیزانێ ئاگدار بێ ئاگدار بێت چکە نەمەوتەمە پێی و ئەگەر باسی پرۆسەیەکی سیاسی و بەشداری سیاسیشە 4 ساڵ جارێ مافی ئەوەی هەیە بچێتە پرۆسەیەکی هەڵبژار نەکرێ مانگە پێش وەخت خۆی مەژغوڵکە بزانێت کاندیدەکان بەرنامەیان چیە بەڵام بۆ پرسە ئابوووریەکانیش بە هەمان شێوەوانەیە ئێستا بەداخەوە لە شقلێتە گشتیەکە پرۆگرامێکی ئابووری کەمترین بینەری هەبێ پیان وا بێمە بۆ ئەو نەکراوە پیان وا بێ کە مەرجنیە زانیاری هەبێ لە کاتێک ئەو لەگەڵ گیرفانی ئەوە قسەکەواتە من ئەگەر سەیری ئەم گیرفانەی من و جەناب تو ئەو هەموو خۆشەویستانە بکەن کە ئێستا سەیرمانەکە هەموو ئەم پرۆسی کە پێوترێ ژیان و حیات لەگەڵ ئەو گیرفانە هاتو چووەکە لەوەی کە چیە کڕم لەکوێ دانشم لەکوێ خەوم لەکوێ شتی باشەکڕم لەکوێ مناڵەکەم دانم بخوێنێ لەکوێ گەشت بکەم لەکوێ سەفەری وڵاتان بکەم هەموو ئەمانە لەکوێ دەسەکەوێت لە هۆشیاریە گشتی ئابوووریەکە هۆشیاری گشتی ئابوووریەکە لەکوێ دەسەکەوێت لە میدیا دەسەکەوێت لە هاوڕێیەکی باشم دەسەکەوێت کە ئەزانێت چۆن سەفەرەکە چۆن ئەگەڕێ من نموزەجێکی خێرا دێرا بۆ بڵێم هاوڕێکم هەبوو زۆر گەشتیە کرد یەکێ لە پرۆگرامە تەلەڤیزیۆنە باشەکانی هەبوو لە میدیا بە ڕەحمەت بکە وەفاتی کرد دایما ئەموت پێم تۆ زۆرە گەڕێیت بە بۆنەی پرۆگرامەکەتەوە وەرە فێرم بکە بزانم ئەو تەکنیکانە چین کە تۆ زۆرترین گەشت بکەی کەمترین خەرجی دەبێ زۆرترین گەشت بکەی کەمترین گرفتی زمانت دەبێ زۆرترین گەشت بکەی کەمترین گرفتی کللتوری دەبێ زۆرترین گەشت بکەی کەمترین گرفتی خواردنت هەبێ بۆ چکە کاتی ئەتەوێت گەشت بکەی بیر لەوەکەی تۆ من زمانی وڵاتە نازانم پارێکی زۆرترم پێچی خواردنەکەیانم بەدڵ نییە کللتورەکەیانم بەدڵ نییە هاتم بڕاتە بێ ئەوا دانیشت بووم ئەموت وەرە فێرم کەم ئەو بۆ پرۆگرامێکی خۆی ڕۆشت بوو هات هەموو ئەو تەکنیکانەی فێر کردم خەرجێکی کەمتر بکەم گرفتی خۆراکم بۆ دروست نەبێ گرفتی سەفەرم بۆ دروست نەبێ هەموو ئەوانەی کە بۆ کەسێکی گەشتیار دروستە بێ ئەمە لە چیوە لە هاوڕێیەکۆ کە ئەزمموی هەیە خەڵکانێکی شەیە پێویستە ڕۆژانە خۆی بیرکاتەوە ئێمە پێمان عیب نەبێ لە نزیکەکانی خۆمان و لە دوورەکانی خۆمان و لە خەڵکانێکی دەوروبەری خۆمانەوە من تاک ناڵێم تاکەگا بە من بە پێی توانە مەجالم هەبێ جاری وایە لە ئەکاونتەکەم جاری وایە لە دەرەوە پرسیارەکەڵێ لە فلان بابەتی ئابووری چۆن مامەڵە بکەم لە وڵاتانی دەرەوە کۆمەڵک موئەسەسات دامەزراوە بۆ ئەمە دروست بووە ئەبینی سنتەری ڕاوێژکاری هەیە وەکو چۆن کەسێک ئامادەیە بۆ پشکنینێکی شەکرەکەی بۆ نمونە خوێنەکەی فلان ئەڕوا سرە ئەگرێ 25,000 30,000 بۆی فەحسێکی بۆ بکەن ئەبێ بگاتە حاڵەتێک کە ئەم کەسە سەیرەکە هەموو مانگێک 500,000 موچەشی هەیە چی سێرەکە ناگاتە 15 مانگ وڵا بایلال مادەم تو هاتووی ئێمە ژەڵێن ڕاوێژکاری منەمەوێت زۆرترین سوود لێ ببینین کەواتە ڕاوێژمان بەرە تۆ ساڵی ئەبێ پرسیارکەن هەموو کەس دەتوانێت سەفەرکا بۆ موچەی هەیەی پاشەکەوت بکە هەموو هەریەک لە ئێمە دڵنیا بەلەوەی کە زۆرینەیمان لەبەرەوە پلانی چۆنێتی خەرجکردنمان نییە چەندێ موچەکانمان زیاد دەکات چەندێ پارەکانمان زیاد دەکات و خەرجیشمان زیاد دەکات بۆ چکە ئۆتۆماتیکی مێشکی من ئەڵێ تۆ شەکرێ من ئێستا سەیرەکەم لە هەولێرا بۆ نمونە من هەر خۆم بۆ خۆم تێستی خۆمم کردووە ئەتوانم بە 2000 دینار بۆ نمونە خواردنێکی نیوەڕۆ بخۆم و هیچ گرفتێکیشم ڕوبەڕوو نابێت و ئەسڵەن 2 لەفەی فەلافلە خۆم 2 لەفەی حتا مریش لە هەنێ شوێن هەیە 2 لەفەی مریشکیشە خۆم بە 2000 و ژیانیش ئەڕوا هیچ عیبێکیشی نییە لە هەمان کاتە برادر و هاوڕێکی کەم هەیە لەو دەقا بۆ نمونە تەلەفۆنەکەڵێ حەزەکەم من داوەت کا بۆ نمونە کاتی ئەم باسی داوەتە دێتە ناوە ئەو حەزەکە زۆرترین خزمەتی من بکە ێ باشە خواردنێک کە لە هەولێرە تۆپەکەی بۆ نمونە مەفتوحەکان لە نزیکی 25,000 وانە کەمێک زیاتر ئەڕۆی هەیە لە دەوروبەری خۆمانە کەمێک زیاتر ئەڕۆی لە 25 شتی ئەپەڕێ کەوایە لە یەک کاتە کە من ئەم نیوەڕۆی بڕیار وایە نان بخۆم خۆم بە تەنها ئەڕۆم یان لەگەڵ هاوڕێک ماچم حتا یان بژاردەی خۆمە کە لە جاتیەوە 2000 بەم 25 دەم کەواتە من 12 قات خەرجی خۆمم زیاد کرد بۆ خواردنێک کە هەردووکی مەعیدەیەکە و لێرەش جێ بێتەوە کە هەردووکی حرمەتم بۆ مەجلیسەکە بۆ بینەران هەردووکی دوجار لە شوێنێکە کۆتایی دێ کە بێ فڕێوایە بۆ خەرجی هەموو ژیانی ئێمە ئەو جلوبەرگەی کە لەبەر یەکەم ئەکری ئەم جلە ناوی مارکەیەک بێ و لۆگۆیەکی لەسەر بێ و لە کات لە هەمان کاتیشە $100 پێدا بێ بە هەمان ناڵێم لەوانەیە کەمێک خواردتر بێ ئەڕۆمە لەنگە ئەچمە شوێنێکی کە بە 30,000 ئەم بابەتە زۆر هەڵەگرێ من بۆ خۆم پێم باشەڵم
هەر هیچ نەبێ بە پەیوەندی تەلەفۆنیش بۆ لە تۆ ڕاوێژ وەرگنی ئەگەر نەتوانین هەموو هەفتەی یەک جار دوو جار جەنابەت لێرە ئامادە بێ. سپاس دەکەین چونکە بابەتەکە بێگومان پێیوەستە بە ژیانی ڕۆژانە زۆر فێری زیان مەصرفی بەڵێ بۆیە کۆنتترۆلکردنی ئەم بابەتانە زۆر گرنگە بۆی مەش لە پرۆگرامی بەیانی 24 زۆر گرنگی بەم بابەتانە ئەدەین سپاسی بێلە سعیدەکەین کام بەیانە لەگەڵمان بۆکو ڕاوێژکار و شارەزایەکی بزنس کە ڕاوێژمان لێ وەرگر سپاس دەکەین بەخێر هاتی دووبارە دەستەکانە خۆش بێ سپاس. پیاوێکی بەتەمەنی شاری پاوەی ڕۆژهەڵاتی کوردستان سەرڕایکەوەی ئەم پیاوە نابینایە، بەڵام سەرقاڵی پیشەیەکە پیشێکی وردی شەویش بەرگدوریە پێشەوەی کە چاوەکانی لەدەست بات بەرگدرور بووە، بەڵام دوایەوەی کە چاوەکانی لەدەستداوە بینایی لەدەستداوە بڕیارەت بە بێ بیناییش هەر بەردەوام بێ لەو پیشەی. بەڵێ جا ئەو وەکو هاژە ئەم هەژەی پێکرد کە بەرگدورە بەرگدور پێویستە کات کە دەزوو بکە بە دەرزێکەوە پێویستە کات بزانە تەقەڵەکان لەکوێ لێدراوە زۆر کارێکی قورسە لێراوەمان نیشانەدا کە هیچ کارێک قورس نییەگەر تۆ توانێ ئەوەشت نەوێ بەڵام ئەتوانی بە ئیرادەی خۆت بیکەی. کراس و قات و شەڕواڵی کوردی هەموو ئەمانە ئەدورێت ئەو کراس و قاتەش کە ئەڵێت ئەی دوورم ئەڵێ خۆم دووریومە و دەشڵێت کە هەر کەسێت جلوبەرگی لای من دووری بێت و توێتی خەست دووریگە دەست وەش بێ. لە سوچێکی بازاری شاری پاوە و لە ناو دوکانە بچووکەکەیدا خەریکی خەیاتیە. کەسێک کە نەیناسێ نازانێ ئەم خەیاتە کە بەتەنیا لە پشت مەکینەیەکی درومان سەرقاڵی جلدروونە هەردوو چاوی نابینایە. مام عەلی بەدری دەڵێ باوکی خەیات بووە و خۆشی لە مناڵێەوە فێری خەیاتی بووە، بەڵام لە تەمەنی 24 ساڵیدا بەهۆی بەرکەوتنی ساچمە چاوەکانی نابینا بوون. ئەو ڕووداوە نەیتوانیوە ڕێگا لەوە بگرێ لە پیشەکەی بەردەوام بێت. بینا بووم و بەدین بووم و لە هاتمە ماڵ و ژنەکەم وتم ئەو لیباسە بێرە تا بیوەڕم بوت. لیباسی هاود و بڕیم و تێواژێواژ دەوری 3 مانگ لە ماڵە لیباسم بڕی و هەڵمەتەکان و ئەم دووری و هەڵمەتەکان و ئەمری و هەڵمەتەکان و هەتا دەرەجێک بوو خەیات ئەمە خۆم دووری بمە ئەمە خۆم بێگمە خێرەکە هەڵێ ئەم کاوە پانتۆڵە. مام عەلی دەڵێ هەموو جۆرە جلوبەرگێکی ژنان و پیاوان دەتوانێت بدرێ و هیچ کاتیش لە دوورینی جلوبەرگی هیچ کەسێکدا هەڵەی نەکردووە، بەڵام ئێستا لەبەر ئەوەی تەمەنی هەڵکشاوە خەڵک کەمتر جلوبەرگی پێدەستپێرن و هەر بۆیە زیاتر سەرقاڵی دوورینی بیجامەیە. هەرگیز ئیشتیبام نەکردە، هەرگیز هیچ کەس نهاتگۆتەوە هەر کەس لیباسی لە من دووریگە وتکە باشە دووریگە دەستە خۆش بێ ڕێکی و ڕاست تەمیز ئەوە نە لۆچی هەست نە هیچی هەست هایدێ مەگەشی خۆم دریگمە ئەو کوراتی خۆم دریگمە ئەیشی باوکم کشتی ئەتوانم بوەرم هەرچی لیباسەی دوورم فەقە ئیستا ئەمرم وادە سەرا مردم کەم تێتە لاو. مام عەلی سەرەڕای نابینابوونی هەموو کات کاری کردووە و هیچ کات چاوەڕێ نەبووە خەڵکی شارەکەی خێری پێ بکەن بەهۆی ئەم کەسایەتیە ماندووی نەناسەشەوە کە هەیەی هاوڵاتیان ڕێزێکی زۆری لێدەگرن. ئەمە سەروی مودات و زندگی و ئینیش سەروی خیاتێنە مەدوی جۆڵە خانە شاوە هەرمیانی لای چش کومەک مەکەرانێ ئەزم بە خزمەت کومەکیانی جەلەحازە و وەسیلەی پێشەمادا خوا زەینێ و عالیش دەدوسە چەمیش چەنیاسەنی وەلی پۆسە زەینێکی دریان پەنە حتا ئەمنێ و کیسا دوی چەمیم هەنین مەتەوە نەی و قڕقڕی کرد و بەچەنەکە ئەڵ ماشەڵانەی مەتاوکە جتەوانایی شنەن خوا ئینێ و لوت فێژدان پەن ئینشاءالله. مام عەلی هەر بە پیشەی خەیاتی بە چاوی نابینا 4 کوڕ و 2 کچی پێگەیاندووە. ئەو ئەگەرچی ئێستا تەمەنی 82 ساڵە لەسەر پیشەکەی هەر بەردەوامە و خۆی دەڵێ تا ئەو کاتەی بتوانێ مەکینەکەی بگەڕێنێ لە کارکردن بەردەوام دەبێت. گزێکێکە خیرەتی بیوەکی من کامیل بۆکانی ناکات کوردستان 24. ئەم دیمەنانە سۆڤان پێتەڵێ کە ژیان چەند جوانە کە ئەو کەسانە چەند باشن کە هەن لە بەرەوەی
بینینیان وات لەکە تۆزە بە خۆتا بچیتەوە بڵێ سیرکەوە ژیانی چەند لا شیرینە ژیان چەند جوانە بۆچی ئێمە بەم هەموو دەرفەتەی هەمانە بەم هەموو ئاسانکاری هەمانە هێشتا بیانومان هەیە بەڵێ هیوا ئەگەڕێنەوە بۆ ژیان وەک هاژە باسی کرد بەو هیوایی کە ئەوانەی بە جۆرێک لە جۆرەکان کەم ئەنجامن یاخود خاوەن پێراویستی تایبەتن بەڵام هاژە ئەوە لە بیرەکەم پێشەوەی کە بیڵێم زۆربەی ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بەهرەیەکیان هەیە کە لە هیچ مرۆڤێکی ئاساییان نیە ئەوش بۆ خودی خۆیانە و کارە ئەکەن بۆی کە بڵێن ئێمە هیچ جیاوازیەکمانەوە هەرواشە هیچ جیاوازیەکیان نیە جابا بینە سەر بابەتێکی دیکە جان بابەتە سۆڤان ئەگەر تۆزە بە ئاوازێکەوە بیخوێنیتەوە بێ بە ڕێکلامەکانوانە ڕۆژانەوەە ڕێکلامی بە تایبەت هەندێک بابەت برنجە چایە شیرە و دایبی مناڵانە ئەمانەمانیەتە بەرچەوە ئەکسەگەر سۆڤان تۆزە بە ئاوازە بخێنێتەوە پێشەوەی کە باسیکەم ئەبێ ئێمە سوپاسگوزاری خات و ماریۆن دافۆنان بین ئەو خانمە ئەمەندە کاراسانی کردووە جا لە ساڵی 1950 چۆنڵێت بەرائەی بۆ ئەو داهێنانەی هێناسە باسەکەین باسی دایبیە دایکان و باوکانی چۆنەڵە ڕزگار کرد لە ژیانێکی زۆر سەخت هەرچەند کۆنە لە زمانی فرعونیەکان و میسرێ کۆنەکان هەبوو بەڵام لێرە ئەمانوێت بۆ باسی پاک و خاوێنی و پشودانی ژیانێکی ئارامی دایکان و باوکان باسی دایبی منداڵەکانیان بکەین کە ئەو کاراسانیە بۆ دایکان و باوکان کرا بۆیە دکتۆر هەڵوێست یاوکارمان وەک هەمیشە بە بابەتە سەرنجڕاکێشەکان یان بەیانێش باسێکی وردی دایبیمان بۆ کات کە چۆنە دایکان و باوکان دەتوان لە ڕێگەی دایبیەوە بزانن مناڵەکەیان تا چەند تەندروستە کە دایبی وەکو داهێنانێکی نوێیە بەڵام لە سەرەتایە بە شوێکی کلاسیک کۆن بەکار هاتووە و کۆمەڵێک پرسیار دەربارەی دایبی مناڵان هەیە بۆیە دکتۆر هەڵوێست باز لە تەندروستی مناڵانەکات لە ڕێگەی پشکنینی دایبی و ئەو پرسیارانەی لای ئێوەش دروست بووە وەڵامەکەی وەرەگرن. سڵاوتان لێبێ من دکتۆر هەڵوێستم. زۆر بەمان لەوانەیە وا بزانین دایبی شتێکی تازەیە. بەڵام میسرێ کۆنەکان و یۆنانی و ڕۆمانیەکانیش دایبیان هەبوو. ئەو سەردەمە پارچە قوماش و پێستی ئاژەڵیان گژوگەیان لە منداڵەکانیان ئاڵاندۆ بۆی ناوماڵ پیس نەبێت. دواتر لە سەدەی 16 تا 90 دایبی قوماش و دواتر هی نایلۆن هات. لە 90ەکان تا سەرەتای 2000ەکانیش لای خۆمان باو بوو ئەم دایبیانە بۆ منداڵەکە هەڵدەگیران دەشۆران و دووبارە بەکاردەهێنرانەوە. بۆ یەکەم جار لە ساڵی 1946 دایبی یەکجار بەکارهێنرا و ئەمانەی کە فڕی دەدەیت داهێنرا بەڵام زۆر باش دەرنەچوو چووکە توانای هەڵمژینی نەبوو. دواتر لە ساڵی 1960ەکان دایبی مۆدرن ئەمەی کە ئێستا دەیبینن بەرهەمهێنرا. ئێستا دایبی زۆر پێشکەوتووە تەنها ئیشی پاکراگرتنی منداڵەکە نیە هەندێکیان هەر لە دوورۆ پێت پیشان دەدات کە منداڵەکە خۆی پیس کرد بێیان نە هەندێکیان هەر بەپێی پیسیەکەی ناوی پێشت دەڵێ کە منداڵەکەت نەخۆشە یاخود نە. منیش دەمەوێت باسیەوەتان بۆ بکەم کە چۆن هەر تەنها بە سیرکردنی دایبی منداڵەکەت بزانیت منداڵەکەت کێشەی چی ئەگەر نەخۆش. ڕەنگ و بۆن و شێوەی پاشەڕۆی منداڵەکەت پەنجەرەیەکی زۆر باشن بەڕۆی تەندروستی جەستەی منداڵەکەت. چۆن؟ با بۆتان باس بکەم. بۆ نمونە ئەگەر بۆن و ڕەنگی میزی منداڵەکەت گۆڕا بوو زوو خۆی تەڕ کرد ئەگەری زۆر منداڵەکە تووشی هەوکردنی میزەڕۆ و بۆرێکانی میزی بوو بێت یان زۆر جار دەبینیت منداڵەکەت شوێنی دایبیەکەی بۆ بە حساسیەت و سووربوونەوە ئەمە کۆمەڵێک هۆکاری هەیە وەکەوەی دایبیەکە هەندێک پێکاتی کیمیایی تێدایە و بە منداڵەکەت ناکەوێت و دەبێت بۆی بگۆڕیت یاخود ماوەیەکی دوور درێژ بە دایبی پیسبووە بەجێت هێشتووە یان لە کاتی پاکردنەوەیدا زۆر بە توندی پاکی دەکەیتەوە بۆ یەگەر کێشەکە جۆری دایبیەکە نەبوو بۆ شت گۆڕی هەروە بوو ئەوە هەوڵ بە شێوازی پاکردنەوەی منداڵەکەت بگۆڕۆ لەمە بەدوا بە نەرمی منداڵەکە پاک بکەرەوە و کرێم و بۆ درەشی بۆ بەکاربهێنە هەروەها زوو دایبی بۆ بگۆڕۆ و هەموو ڕۆژێکیش بۆ ماوەیەک بەبێ دایبی بەجێ بهێڵە تا هەوا لەیبات بەم شێوەیە ئەم سوربوونەوە نامێنێت بە دایبیەکەدا دەتوانیت شتێکی تریش بزانیت وشکبوونەوە و کەمبوونەوەی ئاو لە جستەی منداڵەکەتدا منداڵێکی ئاسایی دەبێت ڕۆژانە چەند جارێک دایبیەکەی تەڕ بکات گەر هەستت کرد منداڵەکەت کەمتر میز دەکات و دەمی وشکە و زۆر خەواڵۆ و لە کاتی گریاندا فرمێسکی نییە یان لە ئەم بەشەی سەریدا لەم ناوچەیەدا هەست بە چاڵی دەکەیت ئەوە منداڵەکە وشک بۆتەوە و شیری کەم پێدراوە یان ئەگەر گەورەیە
شلەمەنی و ئاوت کەم پێداوە. لە هەمووی ڕوونتر دەتوانیت هەست بە کێشەکانی کۆئەندامی هەرسی منداڵەکەت بکەیت. گەر منداڵەکەت سکی چوو دیارە کێشەیەک لە سیستەمی هەرسیدایە. هەوکردنێکی هەیە یان خواردنێکی خواردەوە پێی نەکەوتووە. بەڵام ئەگەر بە پێچەوانەی ئەمەوە منداڵەکەت بە ناڕەحەت دانیشت، پیسیەکەی ڕق و کەم بوو، ئەو بە نیشانەی قەبزی دادەنرێت. هۆکارەکەشی ڕەنگەوە بێت کە شلەمەنی کەم بیتێ، خواردنەکەی کە دەیخوات کەمڕی شاڵ بێت، یان تازە دەستت کردبێ بە پێدانی خواردنی ڕقجگە لە شلەمەنی. هەندێک جار ڕەنگە خوێنیش ببینیت لە دایبی منداڵەکەت. لەو کاتانەدا پێویستە دەست بەجێ منداڵەکەت هەڵبگریت و پیشانی پزیشکی بیت، چونکە بە ئەگەری زۆرە و تووشی هەوکردن و هەڵاوسانی کۆئەندامی هەرسی بوو. لەمە بەدوا دایبی تەنها وەک ئامڕازێکی پاکڕاگرتنی منداڵەکەت بەکارمێنە، بەڵکو وەک نیشاندەری تەندروستی منداڵەکەشت سوودی لێ ببینە. ئاگاتان لە خۆتان و منداڵەکانتان بێت. هەموو بابەتەکانمان بۆ ئێوە خستە ڕوو هەر لە تەندروستی لە بابەتی کۆمەڵایەتی کلتوری و چیرۆکە جوانەکانی ژیان، بۆ هیوایم کە کاتێکی باشوە بە سووتەن وەرگرتوێ لەگەڵ ئێمە. بەخواتە نەسپێرین ماڵتانەوە، خاتان لەگەڵ.